لە 8 مارسا پیرۆزبایەکی گەرم لەسەر جەم ژنانی کوردستان و ژنانی پارێزگای هەڵەبجەکەم و ئەمڕۆ ئێمە فرسەتی ئەوەمان پێبەخشرا کە کۆمەڵێک خانمی ڕاگەیاندکاری بەتوانە لە سنووری پارێزگای هەڵەبجە لەسەر جەمکایە جیاوازەکانی ڕاگەیاندنە خەڵات بکەین کە ئەوان شایانی لەوە زیاترن هیوادارین بتوانن ئەم خانمانە خانمی هاوشێوەی خۆیان بێنە ناو کایک ڕاگەیاندنەوە لەبەرەی کایەکی زۆر گرنگە سێکتەرێکی زۆر پێویستە بۆ کۆمەلگا هەم ئەتوانێت باشیەکان و کەم و کوڕیەکان و هەموو کێشەکانی پارێزگای هەڵەبجە بە جیهان بناسێنێت و ئێمە ئەمڕۆ عکسمان کردەوە ساڵان ئەوان خۆیان تەختەی کارەکانیانە کرد ئەمڕۆ ئەوان خەڵات کران و براکانیان تەختەی بابەتەکەیان کرد و هەمیشە پرسیاری ئەومان لێکەن کە لە سنووری پارێزگای هەڵەبجە کەمترین توندوتیژی هەیە ئەمەش کۆمەڵێک فاکتەری هەیە یەکێک لەو هۆکارانە یاخودە و فاکتەرانە ئەوەیە کە ژن و پیا و هەمیشە جێمتمانە یەکتر بوون لە پارێزگای هەڵەبجە و بە ئێستاشی پێوە بێ و کۆمەڵە دابوونەریتی کۆمەڵایەتی و ئاینیمان هەیە خۆشبەختانە هەتا ئێستا لە نێوان کەکانی کۆمەڵی هەڵەبجە و خێزانەکانە ماوە پێمان وایە هەر ئەمە واکات پتێوی نێوان خێزانەکان پارێزێت و هیوادارین ئەم نمونە جوانەی پارێزگای هەڵەبجەش بگوازرێتەوە بۆ ناوچەکانیکەی کوردستان و هەمومان کۆمەلگایەکی باش و تەندروست بەرهەم بێنین.